لحديثك صحيح داتو خوشويستي خواه صلى الله عليه وسلم دا فرميه وإنكم لن تروا ربكم حتى تموتوا. ايوه ايمان دار خواهي پروردگار نابيرن حتى نمرن. كواتا مردن بو كسي ايمان دار نازو نعمتي كي زور قوريه بو كسي كأهلي بهشت مردن لجيان خوشتره حتى نمرن ناگن بو مرحلاني كخواهي پروردگار ببينن. بويا لمردن مترسا اگر ايمان دار ولا خواترس بي. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک غەزای ئوحود تەواو بوو گەیشت بە ئیمامی جابری کوڕی عەبدوڵڵاه فەرمووی بۆ بێتاقەتی فەرمووی باوکم شەهید بوو لە غەزای ئوحودە کۆمەڵێک قەرز و کۆمەڵێک خوشکی بەسەر منەوە جێهێڵاوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا مزگێنیت پێ بدەم عەبدوڵڵای باوکت ڕەزای خوای لێبێ لە دوای مردنی خوای گەورە چی پێبەخشی؟ وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم خوای گەورە و میهرەبان لەگەڵ هەر کەسێکە لەگەڵ هەر عەبدێکە لەگەڵ هەر پێغەمبەرێکە قسەی کردی بێ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ لە نێوانی ئەواندا لە نێوانی خوای گەورە و پێغەمبەرەکەدا کەسەکەدا سەلامی خوایان لەسەر بێ پەردەیەک هەبووە پەردە بربەستێک هەبووە. بەڵام لە دوای مردنی باوکت خوای گەورە و میهرەبان لەگەڵ باوک تا قسەی کرد بەبێ پەردە. واتە لە دوای مردنت باوکت خوای گەورەی بە چاوی خۆی بینی. ئەمە کەرامەتێکی گەورەیە بۆ سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای گەورە فەرمووی ئەی عەبدەکەم چی داواکاریەک تێ جێبەجێیکە چیت ئەوێ جێبەجێیکە. فەرمووی ئەی خوای پەروەردگار دەمەوێت دووبارە بگەڕێمەوە بۆ دنیا بۆی لە پێناو تۆدا جارێکی تر بکوژرێم لە پێناو تۆدا جارێکی تر بکوژرێم شەهید بم. خوای گەورە فەرمووی وعدم داوە هیچ کەسێک ناگەڕێنمەوە بۆ دنیا. کەواتە وعدی خوای گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا مزگەینیدا بەم سەحابە بەڕێزە کە خوای گەورە و میهرەبان لەگەڵ باوک تا قسەی کردووە لە دوای مردنی دەی با ئێمەش هەوڵ بدەین چونکە لە دوای مردنمان بە ئیزنی خوا چووینە بەهەشتەوە خوای گەورە و میهرەبان دەبینین. بۆیە خوای گەورە لەو نعمەتە بێبەشمان نەکات.